سام خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ ئەو بەڕێزانەی کەوا ئێستا لێرە حوزوریانێ و دەستخۆشی لە جەناب شەکەین کە توانین دەنگی قەزای ڕزگاری بگەینتە لایەنی پەیوەندیدار بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ قامێتی قەزای ڕزگاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان و تیمێکی هاوبەش هاتنە بۆ ئەو کێشە و گرفتانە و ئیشاڵا لە ئایندەدا چارەسەرەکرێ و دەستخۆشتان لێکرێت. باشە بینیمان لێرە ئەمبوڵانسات بۆمبڵانسیان هێناوە و لێرە داواکاریەکانی شەکات ینی بۆی مەبەستەوەی کە ئەو داڕوخانە هەبێت چارەسەر بکرێت. وەڵاهی بەڕاستی ئەوەی ئەمبۆڵانسەکە ئێمە جارە تایزە نازانین وردەکارەکەی چۆنە ئەو ئەمبۆڵانسە ئێمە ناتوانین بەو شێوەیە کە بڵێن بێتە ڕێگە چارەسەرێک بۆ گرفتی قەزای ڕزگاری. ئەمبۆڵانس ئیشی تایبەتی خۆی هەیە. ئێمە لێرە دوو مەڵبەندی تەندروستی هەیە. گرفت لەوایە تۆ ئەم دوو مەڵبەندەی ئێستا بۆ بە قەزا پێویستی بەوەیە بکرێتە نەخۆشخانەیەکی تۆکمە. دوو ئەبێت دکتۆری تایبەتی خۆی هەبێت لێرە، دکتۆری ژنان، دکتۆری نیشتەگەری و هەموو ئەو پسوەڕانەی کەوا مەوجودن ئێستا لە کەلار لێرە ڕۆژانە حوزوریان هەبێ. ئێمە لێرە لەم ناحەیە دوو ڕعایەمان هەیە. ئەو ئەفرەتانەی کەوا دووگیانن سەردانی ئەم مەڵبەندانە ئەکەن کە داخلی ڕعایە بن ناچارن ڕوو لە کەلار بکەن بۆ سۆنەرە بۆ داوا لە بەرپرسانەکەین، داوا لە تەندروستی دەکەین کە ئاوڕێکی جددی بداتەوە کە جیازێکی سۆنەر و لەگەڵ ئەو دکتۆرانەی کە پسپۆرن بەو پیشانی خۆوە لەقل لە هەفتەیەکە ڕۆژێ دوو ڕۆژ بێن بۆ کار ئاسانی. بە نسبەتی ئەمبۆڵانسەکەەوە ئێمە زۆر جار گرفتمان بۆ دروستەوەیە کە نەخۆش تووشی ڕووداوێکەوێت لە ڕێگەی سەرەکیەکانی کە فری ڕزگاری لە ناو ڕزگاری کە ئەیهێنن بۆ ئێمە ناچارین پەیوەندیەکەینە کەلارۆ تا ئسعافمان بۆ بێت کە کاتێ تێ لەوێ حالەکرێت. بەڵام ئێمە ئێستا مسعاف وەرگنین ئەی ئسعاف سایقی گەرەکە ئسعاف لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی قسەماکرەوە شۆفێرشی بۆ دابینێت. وەڵاهی ئەگەر دابینی کردووەوە جێگای دەستخۆشیە ئێمە مەمنونین. بەڵام ئێمە بەدەل لە ئسعاف ئێمە کەمی کارمەند ئێستا وەزعی کارمەند لە ناو مەڵبەندەکە زۆر خراپە. کارمەندی وا هەیە بتەوێ ئەمڕۆ کێشەی دارایی وای لە بەرۆکی هەموو خەڵکی گردێتەوە کارمەند ناتوانانی هەموو ڕۆژە دەوام بکات. بە ناچارین لە هەفتەکە دەوامان بۆیان تەخلیسەوە لە هەفتەیەکە 3 ڕۆژ تا 4 ڕۆژ دەوامی ئاسایی خۆیان بکەن. لە هەمان کاتشە زۆربەی زۆری کارمەندەکانمان خانەنشین بووە، پاسەوانی تیا نییە. ئەم خەستەخانە تەنها بە پۆلیس ئەڕواتە ڕێوە. فهیوادارین ئەمە بکرێتە بنەما، بکرێتە چارەسەرێک بۆ ئەوەی قەزای ڕزگاری بوو.